شیرین من تۆم خۆش ئاوێ کەس وەک من تۆی خۆش ناوێ ئەگەر پەنجەت لە خوێن بێت من دنیا وێران دەکەم شیرین تکایە بگەڕێوە پیر مەبە شیرین ئەگەر پیرش بی دەمەوێت لەلای من پیر بیت ئەم گۆرانیە پێشکەش بە شیرین پێشکەش بە بابی شیرین پێشکەش بە پوری شیرین لە کەنەدای خاڵوەکانی شیرین لە بەلجیکا پێشکەش بە خوشکەکانی شیرین لە نەمسا ئێستا مەزبوطە نشتان ساخ بێ یاخوا خۆش بیاخە سەلامەت خۆش کرد چەندی کرد 30,000 حەقی غازەکەی 25,000 دەست دەست خۆش بە واللهی بەزۆ پنجایان پێ السلام عليكم عليكم السلام سلازەکان چاکە؟ ئەرێ وەڵا تازە تەواو دەستا خۆش بی دەست شەوە کاملێن بناس چها؟ ئەوە مامۆستاوە مەزبوطمان کردێ سەلاجەکەت تەواو مەزبوطە؟ زۆر مەزبوطە خۆ غازی عادی و مادیتان تێ نەکرد غازی ئەسلیمان تێکردێ مامۆستا لیمۆ ئەو دوو کوڕیان نیها زۆر ئیشکەرە ئەمەن بە شەری ببینیم دەزانم ئیشکەرە یان نە کاکە بەڕاستی دەزانی دەبێت چیان لێ بکەم چی؟ ئەمە برادرێک تەلەفۆنی لێ کردم گوتی هەندێک سەلاجی ئەوروپیمان هەیە دەیگوت لە وڵاتان بەبەر ناکەوی گوتی لۆ نایە سەلاجەکان لۆ تو بنێرم ئەو سەلاجەکان کە ناینات لۆن گۆشی دەکەن سەرپەرشتی ئەو سەلاجانە بکەن و پیشەنگایەکە ئەنگۆ بەڕێوە ببەن ئەمە زۆر مەمنونیتینە چەند سارەمە هەوڵ دەدەن دوکانێکمانەبی ئیشی خۆمان لەسەر بکەین ناتوانین لەبەرەی فەقیر و هەژاری لیمۆ چ غەریبە پێشەنگا هەدی وەڵا وەستە پارەمان دەکەوتە ناوەنی ئەوزا لیمۆ پێشەنگایەکەش بە ناوی تو دەکەم هەدی کاکە ئەوە ئەوەش خزمەت دەکەین ئەو ژمارە توێ مامۆستا بامی ژماری خۆم دەمێ هەر ئیشەکەت هەبوو خزمەت داین زانی تقریبا هەفتە چکە تەلەفۆنم لۆ بکە بەس مامۆستا لە بیرمان نەکەی لەبیرتان ناکەم ها ئەموو مارکە ئەدی قەولە بە شەریکەی سەلاجەی مارکەمان دەدانێ زۆر کەسێ بە بەندەچی باوەڕ بکە ئەو ڕۆژێ کە عەباس هاتبوو دێگۆ سەلامەکەم بی لە بازاڕی دێگۆ هەواڵی هەنارم لێ پرسی دێگۆ باسی ئارامان دەکرد وایە ئارام ئەو سا یەکەم بوو دێگۆ هەزار مۆزوعی قەدیم دو جێراوتی ئاخری کابرا هاتگوتی کاکە ئەتۆ من بە چێ دەگەیتی گوتی تو سەعدی نی گوتی بابە سەعدی چی و حالی چی ماشەڵە نییە نەفسی چاو نەفسی برو نەفسی کەپوو نەفسی دەو خەرگی زۆر هەیە بەم دەچێت ئەدیکانی دوکانی سەلاجەی ئەوروپی ئەدی کا تەلەفۆنەکانێ ئەگە قەول نەبوو تەلەفۆن لە بۆ وەستای بکەی ئێکا تەلەفۆنەکان هەر قەپاتت کرد برای بەڕێزم سەعاتەکە باید ستاڵۆ دەکەن گورە بابە سەد کەس بەم دەچی هە ئەولەوی ئاقلترا خەریکە نییە دەزانی جوان تەماشا بکە چای وەچی من بوو ها ئەرێ وەڵا عینن ئەتووی کەپی بە کەپی من دەچوو ئەرێ وەڵا ئەوە خڕۆکە بوو گورە بابەوە نییە برام لەوانەیە ئەنگۆ غەڵەت تێگەیشت بن ئەو نەبی بزانش نەکەم چەند عاقلە سێ خوشکم ئەوە ئەتوو گەلە غەریبی ئەوە دوو مالی هەیە دوو مال گورە بابم شتی وانیە عەزیزەکەم گورە کۆنیە دوو شتی وانیە عەزیزەکەم شتی وانیە تەلەفۆن لە پۆلیسی دەکەم دەبی هەر ئێستا تەلەفۆن لە پۆلیسی بکەم دەڕۆین واز باینم دەبی وای لێ بکەم جاریان ڕۆحی بدەم